نمایشی وێنەی خۆپیشاندانەکانی 7 ساڵی ڕابردووی شارەکەیان دەکەن. ژمارەیەک لەو چالاکوانانی بە ئومێدی چاکسازی و باشترکردنی خزمەتگوزاریەکان هاتبوونە سەر شەقام، لە ئێستادا گیانیان لەدەستداوە و نەگەیشتوون بە ئاوات و ئامانجەکانی خۆیان. ڕۆژی 17یەمینی خۆپیشاندانەکانی دەربەندیخانە بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکان و لەسەروی هەمووشیانەوە ئاو و کارەبا. تەنیا گۆران دەڵێت بە ساوایی و لە تەمەنی 1 ساڵیەوە هێنراوەتە مەیدانەکانی شارەکە بۆ داواکردنی ئاو و کارەبا. ئەوە ئێستا تەمەنم بووەتە 18 ساڵ و تا ئێستا بە ئامانجە سەرەتاییەکانی شارەکەمان نەگەیشتووین. خۆپیشاندانەی کە لە ڕسمەکانی بینەوە سای 2006 بووە، من و کاتە تەمەنم ساڵێک بووە، ماوەی بۆ 16 ساڵ ینی 16 ساڵ بەسەری تێپەڕیەوە، من تەمەنم وا بە 18 ساڵە ڕوا. هێشتاکە تاواکارە سەرەتاییەکانی ئەم شاری من دابین نەکراوە کە مافی سەرەتایی خۆیەتی کەنا ئاو کارەبایە. واتە دوای 17 ساڵ حکوومەتی نەتوانێت ئاو کارەبە و منێلەکەی دابین کایتر نازانم چاوەڕێ چی لێگەی. هەرێکەوە بە هینێک، بەڵام زۆربەی بە شێرپەنجە و بە ئەو شتانێک کە هۆکاری پیسی ئاوی دەربەنیخان بۆ بەڕاستی ئەمە تەنانەت دوو چالاکوانی تایە لێرە کە لە ڕۆژی خۆپیشاندانەکە لەگەڵمان نابوون، ئێستا ئەمری خۆیان کردو هەم بە هەمان هۆکار بەهۆی شێرپەنجە و سەرەتاوان ئەمری خۆیان کردووە. کاکسابیر و کاکسۆران کە لە وێنەکان ئەمە یەکییانە، ئەوی تریشیان لە خوارەوەیە، بەداخەوە گۆڕیان پڕ نور بێ ئینشەڵا. بەداخەوە دوای 18 ساڵ ئەوە دووبارە ئێمە ئەو ماوەی 17 ڕۆژەکە ئەمڕۆ 17 شوباتەوە هاتوینە سەر شەقام تا ئەم کاتەکە 17 ساڵە کێشەی ئاوی خواردنەوە و کارەبای دەربەنیخان چارەسەر نەکراوە. خۆپیشاندەران دەڵێن تا جێبەجێکردنی داواکاریەکانیان لە مەیدانەکە دەمێننەوە. بەبێ ئاو بەبێ کارەبایی و بەبێ جادە و ئەو وایەکە دەنەستە ئەمڕۆ 17 ڕۆژێ کاتینە سەر ئەم جادە یەک مەسئول نهاتە ناومان و کەسی دیفاعی لێ نەکردین و کەسیشمان نەکات. ئەو پیاماقوڵاوانەوە ئەو مەسئولانیشمانە ڕۆیە هیچ نەتیجەیەکیان تا ئێستا نەدا دەستیانەوە تا ئێمە دڵخۆش بووین. ئێمە لە ناڕەحەتی هاتین ئێستا ئێران، ئێمە حکوومەتی کوردیمان پێخۆشە، بەس حکوومەتی کوردی هیچ دیفاعێکمان لێ ناکات، هیچیش مەسئولیەتێکی خۆی نانوێنێ بەرامبەری ئەم شەعبە هەر بەزەی بێت بۆ خەڵکان بۆ وانە بەری ئەو بارانە وانە بەری ئەو بەفڕە شەو تا بەیانی. دیارە لێرە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکن کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون کە ڕێکخراوی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆکاری توشبوون بە نەخۆشی سەرەتانیان شێرپەنجە گەڕانێتەوە بۆ 3 هۆکاری سەرەکی کە یەکێک لە هۆکارەکان پیسبوونی ژینگەیە و دیارە لێرەش مەسەلەن لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک لێرە لەم شارە پیس بووە، تەنها بەس پیسبوونی ئاو نییە، بەڵکو ئەو کارگانەشی کە لە ناو گەڕاکەکانی شاری دەربەنیخانە هەن بە هەمان شێوەوەش ڕەگەزی هەوای ئێرەی پیس کردووە و هەروەها بەردەوام و کارگانی کانەکانی دەرهێنانی بەر بەردەوام لە دەرهێنانی بەر ئەمەش خاکی تووشی ڕاماڵین کردو و ژمارەیەکی بەرچاو لە درەخت و لە دارستانەکانی ئێرەی لە ناو بردووە. بۆ ئێمە بۆ واتینەوە سەر شەقام ئەم خەڵکە ئاوی پاکی بوێ، کارەبای بوێ، نەهاتین حکوومەت بەرەخنین. ئێمە نە چەکمانە نە حیزێ یەکێ پیاە پیر، من 70 ساڵ تەمەنمەوە 7 ڕۆژتر مام 7 ساڵتر مام هەر ئەمرم وەلی مردنەکەم معلوم نییە وە سەرەتان ئەمرم وە جەڵدە ئەمرم وە حەچیکەمە وەم ئاوە جوانە ئەمرم. واژوو بە مەبەستی تۆمارکردنی سکاڵە لە کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەی پاکشکردنەوەی ئاوی دەربەندیخان لە مەیدانی خۆپیشاندانەکان کۆکرایەوە و بڕیارە بە تۆمەتی کەمتەرخەمی و ڕێزنەگرتن لە خواستی خۆپیشاندەران سکاڵای یاسایی دژی بجوڵێنرێت. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.